لارجێک بینەرمانن سڵاوتان لەبێت بینەرانی عزیزی شارپرێس ئەمڕۆ چواردەی تشرینی دووەم 237مین ساڵ ڕۆژی دامەزراندن و دانانی بەردی بناغی بنیادنانی شاری سلێمانیە کە ساڵانە لەم ڕۆژەدا لە چواردەی یازدەدا یادی دامەزراندنی شاری سلێمانی دەکرێتەوە. ئەمڕۆژ لە ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانیدا لە ناو بینای سەرا و لە ناو باخچەکانی سەرا بە کۆمەڵێک چالاکی جۆر بە جۆر ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی دەکرێتەوە کە لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە بەردی بناغی ئەم شارەدانراوە، دوجار دەکرێت بە ناوی سلێمان پاشای بابانەوە کە باوکی ئیبراهیم پاشای بابانە و لە ئێستادا لەلایەن چەندین گروپی جۆر بە جۆرەوە لە شاری سلێمانی بەشدارن لە ئەم فستیڤاڵەدا بە ناوی فستیڤاڵی شاری شاران کە لەلایەن چەند گروپێکی جۆر بە جۆرەوە ئەم فستیڤاڵیان ساز کردووە کە ئەمەش دەلالەتە لە پیرۆزکردنی ساڵ ڕۆژی دامەزراندنی یاخود دانانی بەردی بناغە و بنیادنانی شاری سلێمانی کە هەمیشە بە پایتەختی ڕۆشنبیری ناو دەبرێت. لە ئێستادا دەبینین بەشێک لەو چالاکیانە خود لەو کارانەی کە لێرە نمایش دەکرێت هەندێکیان ئیشی دەستن کە لەلایەن ئەو کەسانەی کە ئیشی دەست دەکەن ئیشەکانی خۆیان هێناوە لەم فستیڤاڵەدا نمایشی دەکەن تا سەردانی کەران کە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانی شاری سلێمانی هاوکات هاوڵاتیانی دەرەوەی شاری سلێمانی سەردانیان فستیڤاڵە دەکەن بە مەبەستی بینینی ئەو بەرهەمانە یاخود ئەو چالاکیانەی کە لێرە نمایش دەکرێن. دیارە بڕیارەکە ماوەی یەک هەفتە چالاکیەکان بۆ ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی بەردەوام بێت. لە ئێستادا جگە لەوەی کە چالاکیەکە لە ناو بینای سەرادا هاوکات لە دەرەوەی بینای سەرا کۆنسەرتێکی تایبەت بۆ بەشێک لە هونەرمەندەکان ساز کراوە کە لێرەوە سەدا و دەنگی ئەو هونەرمەندانە دەبیسترێت و بۆ ساڵیادی دامەزراندنی سلێمانی دەشتێکیانن. دیارە هەر لە کۆنەوە شاعیران و نووسەران و ڕۆشنبیران لە وەسفی سلێمانیدا هەمیشە سلێمانیان بە مەڵبەندی ڕۆشنبیری ناو بردووە. هاوکات سیاسیەکان هەمیشە پێناسەیەکی تایبەتیان و تێڕوانینێکی تایبەتیان بۆ شاری سلێمانی هەبووە. لەوانە عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پەکەکە لە وەسفی سلێمانیدا دەڵێت ئەگەر تەنها دوو شاری ترمانە بێ وەکو سلێمانی دەتوانین دەوڵەتی کوردی ڕابگەێنین. سەرۆکۆماری پێشووتری عێراق جەلال تاڵەبانی هەمیشە شاری سلێمانی بە شارە زیندووەکە ناو دەبات. تەنانەت دوژمنانی شاری سلێمانیش هەمیشە بە چاوێکی جیاوازتر سەیری ئەم شارەیان کردووە. بەنمونە سەدام حوسێنی سەرۆکۆماری عێراق و سەرۆکی حیزبی بەعسی پێشوو هەمیشە لە وەسفی سلێمانیدا کاتە باسی سلێمانی دەکا بە شارە قورسەکە بە مەدینە سەعبە ناوی ئەبات لە کاتێکدا ئەم شارە قوربانی و خەباتێکی زۆری هەبوو. بەڵام هاوڵاتیانی شاری سلێمانی و ئەوانەی کە چاودێری وردی دۆخی ئەم شارە دەکەن هەمیشە بازدەوە دەکەن وەگلەی ئەوە دەکەن کە حکومەتی هەرێمی کوردستان ئاوەڕێی جدی لەم شارە نەداوەتەوە خزمەت گوزاریەکان لە شاری سلێمانیدا بە بارتەقای ئەو قوربانیدان و خەباتە نەبووە کە شاری سلێمانی لە ماوەی ڕابردوودا تاوەکو ئێستا کردێتی. من دەمەوێت زیاتر ئەوانەی کە ڕوو دەکەنە ئێرە و هاوڵاتیانەی کە سەردانی ئێرە دەکەن و بەشدارن لەم فستیڤاڵە بیان دوێنم و گفتوگۆیان لەگەڵا بکەم لە ساڵ ڕۆژی دامەزراندنی سلێمانیدا. هاوکات ئەوانشی کە لێرە ئیشی دەست دەکەن و چالاکیان هەیە دەچمە لای ئەم خاتونە. سڵاوت لەبێ خاتون، لە ساڵ ڕۆژی دامەزراندنی سلێمانیدا تۆکو بەشداروێکی ئەم فستیڤاڵە چ پەیامێکت هەیە و بەچی بەشداریت کردووە؟ بەخێر بێن بەس درەنگی شاتن شتەکانمان ئەوەنەی نەماوە بەم ئیشە دەستیانە بەشداریمان کردووە و بە خێراتنتانەکەین. بۆ جاری دووەمە کە ڕاستەخۆمان لەسەر ئەم فستیڤاڵە دەبێت و ئەمە فستیڤاڵێکی گرنگە بۆ هەمومان.
ئەو ئیشانە زیاتر چینەگە بکرێت باسێکی ئەم ئیشانە بکەیت. سیرامیک بوون ئەوە یەکێکە لە ئیشەکان ئەو شەر سیرامیکە و زیاتر بەکارهێنانە کەرەسەکانیش لە سروشتەوە وەرم گرتووەکو توێکڵی دار و ئەوانە وانەی کە سەردانی ئێران کرۆوە ئیشەکانی تویان بینیەوە چیان پێ وڵا زۆر پێیان جوان بۆ دەستخۆشیان لێ کردوم و کڕیاری باشی هەبوو بشی بە قوربان بەخێر بێن سڵاوت لێبێ وەکو سەردانیکەرێک ئەمڕۆ سەردانیان فستیڤالت کردووە لە یادی دامەزرانی سلێمانیدا چ پەیامێکت هەیە؟ سەرەتا پیرۆزبایتان یەکەم لە خۆمان و لە شاری سلێمانی لە شارە حەیاتەکە بەس بەداخۆ سیمای شاری سلێمانی شاری جوانی تیانەمەوە ئەسابوونکارانەوە تا گەردەزێن و تاوکو و چوارباخ و چوارچرا هەمی بوو بە بازرگانی خاونەکانیان ڕووخان بەداخەوە بینا جوانەکانیان ڕمانەمیان کردیان بە بازرگانی و کردیان بە گەراجی ئۆتۆمبیل بەداخۆ شاری سلێمانی جوانی تیانەمەوە من پیرۆزبایی لە خەڵکی شاری سلێمانی یەکەم لە شەهیدەکان لە دەستکردەکان کەوانەی کە شاری سلێمانی وەکو بابانیەکان شوێنانەی کە باست کرد تا چەند لە ماوەی ڕابردوودا بووبوونە پێناسەیەک بۆ شاری سلێمانی سیمایی جوانی شارەکە بوو پول بوو ڕەمزێ بوو لاوە هەموو وڵاتانی ئەوروپا شانەزیمان پێوە کرد هەر لە ئاڵەبجێ شێدۆ تا ئەگاتە ناو شاری سلێمانی و سابوونکەران و گەڕێکی مەجیبە گوکارەدە وشک و ئەم مەڵکەنی و چوار باخ و چوار چرا و چوار ئیتر زۆر گەڕەکەەوە بە تایبەتی شاری سەرچنار شارە حیاتەکە سەرچنار شەیەکی زۆر خۆش بوو. تۆ پەیامە چییە بۆ دەسەڵاتداران بۆ ئەو شوێنانەی کە ماون تاوەکو ئێستا شوێنێکی کللتورین و ڕەمز و پێناسەی شاری سلێمانین کە پارێزگاریان لێ بکری ئەوانەی کە تاوەکو ئێستا من داوا لێرەوە لە سەرۆکی حکوومەت و لە بەشی گەشت و گوزارەکەم لە بەشی ئاسەوارەکەم شارەکەمان پارێزن تۆزێکی ماوەتەوە ئەم شارشکەوا ماوەتەوە جوانەکەی بەم سەراوەیە ئەم سەرای شتێکی جوانە بەڕاستی چەند ساڵێکە لەلایەن چەند کەسێکی نمونەی جوانی وانەیە کە جگا پەنجیان دیارە و چ کەسێکن پەنجەکانی دەست ناژمێردرێن شاریان جوان کردووە شوێنێکان نێشتۆتەوە کو نمونەوەکو ئەم لە سوورەکە ئەم بازاری قەیسەری نەقیب سابوونکەران تۆزێکی ماوەتەوانێ هەنێ ماڵی لە سۆفی کەریم و ماڵی کەریمی علاک و چەند ماڵێک ماوەتەوەکو سەرای سلێمانیەمانە داوا لە حکوومەتەکەی نام شارە جوان ڕابگرن بیگەڕنانێ بۆ ساڵەکانی 1970 بەزەوەنە بیگەن و ساڵی 1970 بۆی ئەو خەڵکۆنە نەتوێرە نەچێتە دەرەوەی وڵات بەڕاستی شارێکە شارێک نمونەیە حتا ئەڵێن من وەختی خۆی لەبیرم نایە بەس باپیرم باسیە کرد ئەی ئینگلیس تەمۆعی کردێتە شاری سلێمانی بەرهەمی هەیە خۆشی هەیە شادی هەیە بەس بەداخەوە نەبە ئەم ئیحساس و دڵپڕێی تۆ لە چیەوەیە زیاتر پێت وایە سلێمانی بۆ مانایی کە باز دەکرێت فرامۆش کراوە بە مانای کەلیمە فرامۆش کراوە پەرامۆش کراوە نوێی مڵکەکەیان فرۆشرا لە ساشتای عەرەب کڕی سووری میسری عربەکانی جوم لە ساشتای خانەکانیان کڕی شاری سلێمانی بڕە سەری تاپۆکە زەریبەکە لە ساشتای شاری سلێمانی کڕە نوێی کرا بە گەڕاژ نوێ کرا نوێ کرا بە بینایی بەرز و پێت وایە ئایندەی سلێمانی بەرەو کوێگا بەرەو خراپترە ڕۆ حتاوەکو ئەم شارە ئاوای بێت و ئاوا مڵکەی ئاوا بێ بەرەو خراپترە چێکم هیچی بۆ ناکرێت هیچی بۆ ناکرێت زۆر سپاس بۆیەوەش دیارەوەی کە بینەری بوون دڵپڕی و ئیحساسی هاوڵاتێکی شاری سلێمانی بوو بۆ شاری سلێمانی ئەمەش بە هەمان شێوە سەپۆرتی ئەو گلەی و گازندەیە هاوڵاتیانەکە کە هەیانە لە بەرامبەر پراوێستخستن و فرامۆشکردنی شاری سلێمانی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە هەرچەندە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یادی سلێمانیدا دەڵێت ئەوانەی کە دەبنە بەرپرسی ئەم شارە لە مەوضوع دەبێت خزمەتکاری شاری سلێمانی بن ئەمە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە هاوڵاتیانی ئەم شارە گلەیان لە بەرپرسانی ئیدارەی سلێمانی هەبوو هاوکات پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر لە یادی سلێمانیدا دەڵێ ئەم شارە پێویستی بە سەقامگیری زیاتر هەیە دەمەوێت زیاتر ڕای بەشداربووان و ئەوانەی کە ئەمڕۆ لێرە بەشدارن وەربگرم سڵاوت لێبێ ئەمڕۆ وەکو بەشداربوویەک لەم فستیڤاڵە بەچی بەشداریت کردووە وە لە یادی دامەزراندنی شاری بابانیەکان شاری سلێمانیش پەیامێکت هەیە
پێشکی بە خێربێن سەرسەر و سەرچاوم وەکو خۆم پیرۆزبایی لە هەموو شاری سلێمانی و شاری ڕۆشنبیری یەکەم بە بۆنەی 237 ساڵەی یادی دامەزراندنی شاری سلێمانیەوە من وەکو خۆم لە ڕێکخراوی هونەری دەستم بەم شتانەی بەشداریم کردووە چنینە کۆڵوانێ بڵێن شتە کوردەوارەکان ئەمانەیە زیندوی کەینەوە پیشانی گەنجانی ئەم سەردەمەی بین خەریکە بەرەو لە ناو چوون ئەچێت ئێمەش ئەمانەوێ گەنجەکانمان بەم فۆلکلۆرانە ئاشنا بکەین ئەمە هاوکات دەرفەتێکی باشە بۆ بازارکردنی جارێکی ترێ میشە دەستانە لە کاتێکدا ڕەنگە ئەمە وەکو پێویست لە ناو بازارەکاندا بوونی نەما بێخۆت جیلی نوێ ئاشنا نەبێت بەم جۆرە ئیشە دەستانە ئەمە تا چەند دەرفەتێکی باشە ئەم بۆ ئاشناکردن و ناساندنی و هەم بۆ دۆزینەوەی بازارش بووە بەڕای من ئیشێکی زۆر باشە یعنی ئەگەر خانمان لە ماڵەوە ئەم ئیشانە ئەتوانن دروستکەن با بێنە دەرەوانێ ئەم ئیشانە عرسکەن هەم خۆیان ئاشنا ئەبن هەم گەنجەکانیشمان ئاشنا ئەبن پێی ئەو بڵین وەکو هیچ دوو نەڕۆین ئەم مەشکەیەمان تێگەی ئەمە لە زمانی زوو نەنک و کەس و کارمان دویان بەمەژەنیوە ئێستا من هێناوەمە بە شکڵێکی تر تازەم کردێتە بۆی گەنجان بزان کردووە هێناوەمە گەنجان بۆی پێی ئاشنابن سەرە خۆش بێخوا بەخێر بێ بەڕێزگیان سەرچاوان دیارە چالاکیەکان لێرە هەمە جۆر و هەمە چەشنن دەتوانین ئێستا بەشێکی تر لەو کەسانەی کە بەشداری ئەم فستیڤاڵان لە نزیکەوە گفتوگویان لەگەڵ بکەین و زانیاری وردیان لێوەربگرین بەڵە دیارە بڕیارەکە چالاکیەکان بۆ یادیستێمانی ماوەی هەفتەیەک بخایێنێت و لە ئێستادا ئەوەی کە لێرە دەبینرێت ئیشی دەست و خستنە ڕووی هەندێک لە بەرهەمە سروشتیەکانە هاوکات کردنەوەی پێشانگایەکی دیجیتاڵیە و هاوکات خستنە ڕووی وێنەی میرەکانی بابان و لە ئیبراهیم پاشای بابان و سلێمان پاشای بابان و سەرجەم میرەکانی تر لە ئەمارەتەکانەوە دانراوەوە بۆ سەرکرداگەت گەورەکانی کورد هاوکات بەشێک لە ئارگۆمنت و بەڵگەی کۆن کە لە سەردەمی میرەکانی عوسمانی و بابانیەکاندا ئاڵوگۆڕی نامەی نێوان میرەکانی بابان و عوسمانیەکان لە ئێستادا لەم فستیڤاڵەدا نمایش کراوە و تەواوی ئەو زانیارانەی کە لە ماوەی ڕابردوودا لە نێوەڕۆکی ئەو نامانەدا لەلایەن میرەکانەوە نێراون بۆ یەک لە ئێستادا لەم فستیڤاڵەدا لە یادی سلێمانیدا لەم ساڵدا بۆ یەکەم جار نمایش دەکرێت.